ئازانی کورسانی و سلااوان لێبێت من لانا ئالان لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرنمەیەکی تایبەت بە ناوی فیل لە بەغداد لەگەڵتان دەبم. دەمانەوێت لە ڕێی فیل لە بەغدادەوە بچینە بەغداد و ئەو فیلانەی کە گرنگن بۆ کورد و ئەو فیلانەی کە بەپێی دەستور و یاسا ماف و ئیمتیازاتی کوردی تێدایە و دەبێت نوێنەرانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی بەدەستهێنانی ئەو مافانە بکەن. ئێمە دەیهێنینە بەرنامە لە ڕێگەی میوانەکانمانەوە هەوڵ دەدەین باس لە گرنگی ئەو فیلانە بکەین لە هەمووی گرنگتر لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لەسەر ئەو فیلانەی کە ئێمە باسی دەکەین نوێنەرانی ئێمە لە بەغداد چیان کردووە. دوجار ئەوانەی کە ئێستا بەدەنگی ئێمە دەیانەوێ بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوان لەسەر ئەو بابەتانە چی دەکەن. بۆ یەکەم ئەڵلقەی بەرنمەکەم باس لە کەرتی تەندروستیەکەین بە تایبەت ناردنی دەرمان و پێداویستی پزیشکی بۆ هەرێمی کوردستان. ئێمە دەزانین گرنگترین شت لە ژیانی مرۆڤدا تەندروستیەتی. لە هەر پلە پۆستێک بی هەر چەندە پارە لە گیرفانت بێ بەڵام کە تەندروستیت باش نەبێ کە لەشێکی ساخت نەبێ ناتوانیت هیچ بەدەست بهێنی. ئێمە هەمیشە لە هەرێمی کوردستان باسی ئەوەمان کردووە کە کەرتی تەندروستی لە چ ئاستێکدایە و بەردەوام کار لەسەر ئەوە کراوە کە خزمەتگوزاری بە تایبەت لە بواری تەندروستی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کرێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە دەبێت دەرمان و پێداویستی پزیشکیمان لە بەغدادەوە بۆ بێت. تا ئێستا ئەم میکانیزمە چۆن بووە ئەو خزمەتگوزاریانەی کە پێویستە لە بەغدادەوە بۆ هەرێمی کوردستان بهێندێ تا چەنی جێبەجێ کراوە و گرفت و ئاستەنگەکان بۆ کەرتی تەندروستی لە ئێستادا چین. نوێنەرەکانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەو بابەتە چیمان پێشکەش دەکەن. لەگەڵتان دەبم دەچما سەر ستیجی هەڵبژاردن بۆ لای میوانەکانم بە سوپاسەوە بەڕێز دکتۆر چالاک کە بەڕێزیان کاندیدن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر زۆر بەخێربێت. سپاس کە لەگەڵمان بوویت. فەرموو. دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزیان زۆر بەخێربێت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە هەمان کاتیش جارێکی تر کاندیدن بۆ ئەوەی کە بچنەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و خزمەتی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. دووبارە بەخێربن. زۆر سپاس. منەمەوێ وەک سەرەتای بەرنامە زۆر بە کورتی یەک ناساندنی خۆتانم بۆ بکەن. دکتۆر بڕیاربا لە دکتۆر چالاکەوە دەست پێ بکەین. ڕەنگە پێشتر ئێوە پێشینەیەکتان هەیە خەڵک زیاتر دەتان ناسێ هەرچەندە دکتۆر چالاکیش پزیشکێکە ساڵانێکی زۆرە لە مەجای تەندروستیە خزمەت بە هاوڵاتیان دەکات. بەڵام ئێمە دەمانەوێت لە زاری خۆیەوە بزانین دکتۆر چالاک کێیە و بۆ دەتەوێت بچیتە بەغداد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەتەوێت لەوێوە چی پێشکەش بە ئێمە بکەیت. زۆر سپاس بۆم دەرفەتە. من دکتۆر چالاک قەشانی ناسراوم بە دکتۆر چالاکی نەخۆشخانەی شۆڕش. ماوەی 22 ساڵە لە نەخۆشخانەکانی شۆڕش کارەکەم. خاوەنی بڕوانامەی ماستەرم لە نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم و ئەندامی ئەنجومەنی مەڵبەندی پێشمەرگەم، ئەندامی ئەنجومەنی باڵای سەندیکای پزیشکانم. ماوەی 10 ساڵ بەڕێوبەری نەخۆشخانەی شۆڕش بووم. ئێستاش کاندیدم بە ژمارە 11 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆچی بڕیارتدا خۆت هەڵبژێریت و ببی بە کاندید؟ دەتەوێت لەو ڕێگەیەوە چی بکەیت؟ بەڵێ دیارە ئێمە ئەم جارە توانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کاندیدی زۆر باشی دەستنیشان کردووە لە هەموو پسپۆڕیەکان. کاندیدەکان بە کۆمەڵێک فلتەری جیاوازە ڕۆشتون و هەر کاندیدێک پسپۆڕی هەیە لە پسپۆڕی خۆی هەیە. ئێمە کاچین ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆتان زان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەسەر ڕێبازی مام جەلال جەخت لەسەرەوە کاتەوە کە کێشەی ئێمە کێشەکانی ئێمە کێشەکانی هەرێم و بەغداد پێویستە لە بەغداد چارەسەر بکرێت. ئێمەش وەکو کاندید کە ئیشەڵا بڕۆین ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەرەوە ڕێبازی مام جەلال هەوڵ دەدەین ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغداد هەیە و تا ئێستا چارەسەر نەکراوە لە ڕێگەی دەستورەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەوڵ بین ئەو کێشانە چارەسەر. باش دەستخۆش. دکتۆر بڕیار بەڕێستان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون و جارێکی تر دەتانەوێت لەو ڕێگەیەوە خزمەت بکەنەوە و جارێک تر خۆتان کاندید کردوێتەوە. دەتانەوێت
بە دووبارە دەرچوونەوەتان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بکەن و ئەوەی کە پێشتر کردوتانە چی بووە تاوای لە ئێوە کرد کە جارێکی تر دەرفەت بن بە خۆتان بچنەوە بەغداد بۆ بەدەستهێنانی مافەکانی کورد. سپاس بۆ جەناب و سڵاو لە جەناب لە کاک دکتۆر و لەسەر جەمبی نێرانی کەناڵی کورتسات. ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەی خولی پەرلەمانیە با بڵێن کۆمەڵێک گرفت هەبووە کە پەنجەمان خستۆتە سەری، کۆمەڵێک مەشاکیل هەبووە کە بەردەوام جەختمان لەسەر کردوتەوە کە مەفروضە چارەسەر بکرێت. شان بەشانیەوە کۆمەڵێک هەوڵمانداوە و سپاس بەخوا هەوڵەکانیشمان ئەنجامی هەبووە، بەڵام ئەمە مانایەوە نییە کە ئەم گرفتانە کۆتایی هاتووە و چیتر پێویستی بە هەوڵی هیچ لایەنێک نییە یاخود بە تایبەتی لایەنێکی سیاسی یا لایەنێکی بەهێزی سیاسی و کوێکێتی نیشتیمانی نییە، بەڵکو کۆمەڵێک گرفتن کە بەردەوام پێویستی بە نورایەتیکردن و پێویستی بە چارەسەرکردن و پێویستی بە دووپاتکردنەوە هەیە. لەو ڕوانگەیەوە و لەسەر داوای بەشێکی زۆری کە هاوڵاتیان هەمیشە تاکیدیانە کردەوە کە مەفروضە ئێمە ئەو دەورەیەکی گێڕاومانە بەردەوام بێت و بێگومانێکێتی نیشتیمانی کە پێی باش بۆ بەشێکی زۆریم کاندیدانی کە دیاری کردووە پێی باش بۆ کە دەوریان هەبێت لە بەغدا و درێژە بەو کارانە بن کە لە ماوەی ڕابردووە کردویانە. باش کامانن ئەو کارانەی کە نوێنەرانی کورد لە بەغدا کردویانە بە تایبەت لەسەر کەرتی تەندروستی لەسەر خزمەتگوزاریە تەندروستیەکان. ئەم بابەتە ئەگەر بۆ جەنابتی باسکەم و بۆ بینەرانش بێگومان پێویستی بە یەک تۆس کات ئەبێ ئێستا ئەچمە ناو تەفاسیلەکەوە. لەگەڵ دەست بەکاربوومان لە خولی پەرلەمانە ئێمە ڕاستە و خۆ یەکەم کارێکێک لەو کارانی کە من لەسەری با بڵێن لەو مەجالان کە کارم لەسەر کرد بابەتە سەحیەکان بوو. ڕاستە من وەکو لیژنەی اقتصاد و صناعة و تیجارەم ئضافەتەن بۆ دواتریش لیژنەی سیاحە و ئاثار و ئیعلام، بەڵام ئەم بابەتە کە کارمان لەسەر کرد جەنابی کاقوبات پێی باش بوو کە ئضافەتەن بۆ ئەوانە بە تایبەتی ئەوەی پەیوەندیدارە بە سەحی سلێمانی من بەردەوام قسەی لەسەر بکەم و هەوڵ بم بۆ چارەسەرکردنی ئەمە بە کۆی فراکسیۆنەکەش کە ئاگاداری ئەم بابەتە بوون. هەوڵەکانی من لە مەجالانەیە بۆچی لەبەروی خۆم وەکو پزیشکێک ئەمزانی کەم گرفتانە مەفروضە چارەسەر بکرێت و ڕێگەی چارەسەرکردنەکەشمان نەزانی. سەرەتای دەست بەکاربوونمان یەکەم سەردانم بۆ لای دکتۆر حەسەن تەمیمی بوو کە مدیرعام بوو کە پێشتر وەزیری سەحی عێراقی بوو. یەکێک لەو با بڵێن خڵتۆی بیدایی بوو، یەکەم هەنگاو بوو و لە سەرەتای خولەکەش بوو، پێما بێ مانگێک دوو مانگێک تێپەڕی بوو. لەگەڵ دانیشتەکەمان کۆمەڵێک مەلەفمان بۆ دەرکەوت کە ئەمانە بەڕاستی بۆ ئێمە جێی نیگەرانی بوو و من ڕاستە خۆ لە سوشیال میدیاوە لەو کاتەش لە کەناڵەکانەوە قسەم لەسەر کرد. ئەویشەوە بوو کە حکوومەتی هەرێم ڕێگر بوو لەوەی کە خزمەتی مەحافەزەکان بکرێت بە یەکسانی. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان کە بەدەست پارتی دیموکراتەوە بوو دوو نمونەی هێنایەوە، چەند نمونەیەکی هێنا، منێکێک لەو نمونانە باسەکەم ئەمە قسەی دکتۆر حەسەن تەمیمی کاتی خۆشی ئەم قسەیە بڵاوم کردو و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و کاتە وەڵامیاندایەوە کە گوایە ئەمە بەم شێوەیە نەبوو هەوڵیان کرد کە پینەیەکی ئەو خەلەلە بکەن. لە سەردەمی کۆرۆناکە لەو کاتەیە کۆمەڵێک مستلزمات و با بڵێن پێداویستی پزیشکی و پێداویستی بۆ چارەخوازان بۆ ئەوانی کە توش بوو بە کۆرۆنا ئەم پێداویستانیان پێویست بوو نێردرا بوو ڕاستە و خۆ بۆ سلێمانی. دکتۆر حەسەن تەمیمی وتی دوای ئەوەی کە ئەمەمان نارد بۆ سلێمانی وتی شاندێک بەڕێکەوتن لە وەزارەتی تەندروستی هەرێمە وتیانین بۆ بەغدا. وتی چاوەڕێ بوو مزانی ئیتیفاقیە چییە لەسەر چ بابەتێ قسە ئەکەن، وتی نەمانزانین چونکە ناوەڕۆکی کۆبوونەوەکان پێ نەوتین لە تەلەفوناتەکان و لە مەبەستی سەردانەکەن. وتی کە هاتن شاندێکی گەورە و دانیشتی لەگەڵیانە ئەمانزانی باسی گرفتێکی چارەسەری ئەم بابەتاکەن، چۆن هەماهەنگیمان هەبێت، چۆن تەنسیق بکەین، چۆن ڕێگری بکەین لەوەی کە خۆتان نەزانانی ینی بابەتی کۆرۆنا بابەتێکی عالەمی و گلۆبەڵ بوو و نەئەکرا ینی بینی سنوورەکانی هەمووی تێ ئەپەڕان. وتی ئەو شاندە کە هاتن شۆک بوون بەوەی کە تەنها یەک داواکاریان هەبوو، داواکاریەکەشیان ئەو بوو تکایە ڕاستەوخۆ شتمێن بە پارێزگای سلێمانی هەر شتێک بوو لە ڕێگەی ئێمەوە بیان بە ئێمە خۆمان تەوزیعەکەین بەسەر محافەزەکانە پێمان خۆش نییە و نامانەوە بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین ڕاستەخۆ تەعامل لەگەڵ سلێمانیە بکەن. تەنها داواکاریەکان ئەمە داواکاریەکان بوو شاندەکە ڕۆشت بووە. جا قەسدم چییە؟ مەلەف بەس قسەی لەسەرەکەی مەلەف یەمەوەلات بەس بۆی ڕوونکردنەوەی وەزارەتی تەندروستی دواتر وەزارەتی تەندروستی ڕوونکردنەوەیکیان نادوای ئەم بابەتم بڵاو کردەوە. پەرلەمان تا دکتۆر بڕیار ڕەشید ئەمەی وتووە بەڵام بەم شێوەیە نییە دەرمان لە کیمادیا و ڕاستەخۆ بۆ محافزە بەڵێ دەرمان ڕاستەخۆ بۆ محافزەکان دێت، بەڵام بابەتی کۆرۆنا بابەتی تر بوو ئەوان تەنانەت ڕێگر بوون لەوەش کە خزمەتگوزاریەک ئەگەر بۆ سلێمانی بێت
پیان خۆش نەبوو ئەمە مەلەف بە مەلەف وەکو جەنابتەڵەی نەسەری هەستان بۆ نادات پەروەریە کردبوو بەڵێ دکتۆر بڕیار لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و ئەو لە نزیکەوە کە باس لەوە کە ئەوان چوونە پەرلەمانی عێراق بینیان ینی ئەم مەلەفانە یەک ئەچینە سەری بەڵام بەڕێستان لێرە لە مەیدانی تەندروستیە کە کارتان کردووە ئێوە شتەکان زیاتر بەرکەوتنتان هەبووە لەگەڵ ئێوە هەستان بەو نادات پەروەریە کردبوو بەڵێ کە لەسەر خزمەتگوزاری تەندروستی لە نێوان پارێزگاکانە هەیە چونکە زۆر جارکە لەسەر زۆر بابەتی تریش باس دەکرێت کە پارێزگای سلێمانی جۆرێک نادات پەروەری هەیە لەگەڵ پارێزگاکانی تر بۆ ئەم بابەتەش بە هەمان شێوە ئێوە هەستان پێکردبوو کە بەڕاستی نادات پەروەری هەیە بەڵێ بەڕاستی ئەوەی دکتۆر بڕیار باسی کرد بەداخەوە یعنی ئێمە نابێ ئەبێ وەزارەتی تەندروستی هاوکار بێ یعنی لە دابینکردنی دەرمان و پێداویستی خزمەتگوزاری تەندروستی بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئەوەی ئێمە من کە ئەزمونێکم هەیە لە ئیدارەیە ئاگادارم تا ماوەیەش کێشە ڕووی داوە لە وەزارەتی تەندروستی بە یەکسانی یعنی ئەو میزانەی کە بۆ فەرمانگە تەندروستیەکان دابەژەکرێ یان دەرمان و پێداویستی پزیشکی بە یەکسانی بەسەر شارەکانە دابەش نەکراوە بە تایبەتی شاری سلێمانی و هەڵەبجە و ئەم دەڤەری گەرمیان و ئەو مەنتیقانە چارەسەر نەکراوە بابەتە تا ئێستاش تا ماوەی پێشوو خۆتان ئاگادار بوون کە لە نەخۆشخانەکان بەڕێوبەری گشتی تەندروستی هۆشداریدا ئەگەر تا ماوەیەکی بە ئەو کێشەی نەبوونی پارە و میزانیت تەرخان نەکرێ نەشتەرگەری و خزمەتگوزارەکانە وەستێ هەمومانەوەمان بینی جا بەڕاستی بەداخەوە ئەوەی هەیە یعنی پێشتر من ویستم باسی ئەوە بکەم لەوە چێ کاک دکتۆر بڕیاریش پێشتر پێشەم خولەی ئەوان پێشتر کە میزانیا هات پێش ئابووری سربەخۆ پێشەوەی بڕیاری ئابووری سربەخۆ بدرێت میزانەیەک لە بەغاوە تەرخان نەکرا کە لە ئەو کاتە لە سا حەڤەیە کە لە سا حەڤە نەبوو ئەو کاتە بۆ محافەزات میزانیا هات بۆ محافەزات میزە پیانەوت بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لەو کاتەشە دەرمان و پێداویستی پزیشکی دەرمان حسەی هەرێمی کوردستان لە بەغاوە بەڕێک و پێکیە هات یعنی ئەو کاتە ئێمە کە لە ئیدارە بووین لە نەخۆشخانەکان هیچ کێشەی دەرمانمان نەبووە بەڵام بەداخەوە دوای ئەوە کە ئابووری سربەخۆات و میزانێ بڕاو ینی ئەو کێشانە دروست بوو دەرمان و پێداویستیش هەندێ بیرکردنەوەی عقلێتی بەڕێوەبردنی خۆمان هەیە بەڕاستی ئەبێ بگۆڕێ یعنی تۆ ئەوەی دکتۆر بڕیار باسی کرد کە هاوکاریەکی سلێمانی کراوە وەزارەتی تەندروستی پێی ناخۆش بۆ نابێ و هاوکاریە بێتە سلێمانیە بێت لە ڕێگەی وەزارەتەوە بێ پێشتر لە بەغاوە تەنانەت ئامێری پزیشکی ژەهات یعنی دابینکردنی ئامێری پزیشکیە هات بۆ نەخۆشخانەکان وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان سەردانی بەغدادیان کرد وتیان ئێوە ئامێر مەنێرن ئێمە پارەکەمان بۆ بنێرن خۆمانەی کڕین تێگەی یعنی ئەم کێشانە وردە ئەم کێشانە زیادیان کرد ئەم کێشانە دروست بوو بەداخەوە دەتوانم بڵێم شاری سلێمانی ئێمە پێش قەیرانی موچە و کەمی موچەوانە شاری سلێمانی لە ڕووی کەرتی تەندروستی و پێشەنگ بوو یعنی لە هەموو بوارێکە لە هەموو شارەکانی کوردستان تەنانەت عێراقی سلێمانی پێشەنگ بووە لە خزمەتگوزاری تەندروستیە بەڵام دوای ئەم قەیرانە و دوای نەبوونی موچە و کێشەی دەرمان و پێداویستی وای لێ هات یعنی من جاری وە هەستەکەم ئەمە پلانێک بووە کە لەوە چێ لایەنی بەرامبەر پێی ناخۆش بێ کە شاری سلێمانی لە کەرتی تەندروستیا پێشکەوتووە وردەوردەوایان کرد لە نەخۆشخانەکان سلێمانی کێشەی دەرمان دروست بێ کێشەی نەبوونی ئامێری پزیشکی دروست بێ کێشەی چاکردنی ئامێری پزیشکی دوای ئەوە خۆتان نەزان نەخۆشخانەکان بەردەوام پێویستە نەخۆشخانەی تازە بکرێتەوە نەخۆشخانەکان بکرێتەوە هیچی نەکراوە دکتۆر بڕیارکەواتە ئێوە وەکو نوێنەری ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەرم بابەتە چیتان کرد بۆ ئەمەی کە دکتۆر چالاکی لەشتەکان لە باتوی باش بێ تقریبا خراپ بووە ڕاستە ململانێ سیاسیەکان بەردەوام هەیە یعنی ئێمە دەبێت ڕوبەڕووی ئەو ململانێ سیاسیانە بینەوە بەردەوام بەڵام دوجارێ مە نوێنەری خۆمان دەنێرینە بەغداد بۆ ئەوەی ئەو گرفت و کێشانەی کە هەیە بۆمان چارەسەرکە ئێوە لەوێ چیتان کرد ئێمە لە ماوەی ئەم مودەی چەند ساڵی با بڵین 3 ساڵ و تاکەسەوە بەرەو 4 ساڵی خولی پەرلەمانیا ڕۆین ئەوەی کە کردمان
کۆمەڵێک دەستکەوتی زۆر باش بوو لەسەر ئاستی جیاواز حسەی تعزیزی بۆ بڵێن حسەی زیادە بۆ سەحی سلێمانی بە تایبەت کە کارم لەسەر کرد بۆ هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ سلێمانی مەیەکێک بوو لە بابەتانی کە زۆر پێویست بوو چکە خۆمان نزانی و هاوڵاتیان هەمویان بینەری ئەوە بوون کە شاهدی ئەوە بوون کە کەرتی پزیشکی بە تایبەتی لە هەرێمی کوردستانە و بە تایبەتتریش لە ناو سلێمانیە گرفتی زۆری تیا بوو لەوانەیە هۆکارەکەیەوە بێت کە سلێمانی تا ڕادێک بۆ بە ئەتوانین بڵێن پارێزگایەکی سەحی کە هاوڵاتیان لە هەموو عێراق و وەسەط و جنوب بۆ ڕووی تێکەن لەوانی لایەنێکی سیاسی پێی خۆش نەبێت ئەم گەشەکردنی سلێمانی لە مەجای طبی و مەجای سەحیە بۆ ئەم جایەتیکردنە ڕوویاوە بەڵام ئێمە هەوڵەکانمان ئەو حسانەی حسەی زیادە بۆ سلێمانی هەوڵمان تایەوە ئەمە یەکێک بوو لەو بابەتانە چەند بابەتێکی کە هەبووە بۆ نمونە کۆمیسیۆنی وزەی ئەتۆمی هەیە کۆمیسیۆنی وزەی ئەتۆمی لە عێراقا کە پەیوەندیدارە یا لینکی ڕاستەخۆی لەگەڵ ئاژانسی ئەتۆمی جیهانی ئەمە بە تایبەتی لە مەجای تیشکە تاکو ئەو کاتەشی کە ئێمە دەست بەکاربووین کوردستان بەشێک نەبووە ئەندامی نەبووە لە کۆمیسیۆنی وزەی ئەتۆمی ئەمەیەکی بوو لە بابەتانی کە من کارم لەسەر کرد بە هەماهەنگی لەگەڵ برادرانی ئێرە و دوای هەوڵێکی زۆر دوای ئەوەی کە بەردەوام نووسراومان کرد توانیمان کە نوێنەرێکی هەرێمی کوردستان بکەینە کۆمیسیۆنی وزەی ئەتۆمی عێراقەوە کامەیەکێکە لەو بابەتانی کە خۆم شانازی پێوە ئەەکەم گرنگی بابەتە چیە؟ ئەمە چارەسەری تیشکە و ئێستا چەندین پزیشک لە ڕێگەی ئەوە دەورات ئەبینێن و ئەچن بەشداری ئەەکەن و دەوراتی با بڵێن عالەمی بەشدارم لەسەر تازەترین و نوێترین علم و تەکنۆلۆژیا و زانیاری لەسەر مۆزوعی چارەسەری تیشک ئەمانە با بڵێن معریفە وەرەگرن و دواتر ئەتوان کە هاوڵاتیان و توشبوانی ئێرە لە هەرێمی کوردستانە سوودی لێبینن ئضافەتەن بۆەوەی کە مۆزوعی تالاسیما چەندین جار کە پێویستی هەبوو بەردەوام من تەنسیقم هەبوو لەگەڵیانەوە توانیمانە چەند پێداویستێکیان بۆ دابین بکەین ئضافەتەن بۆ ئەوە کە لە ماوەی ڕابردووە با بڵێن لەسەر مۆزوعی نەخۆشخانەی هیوا چەندین جار من کە مداخلم کردو لەناو پەرلەمانە بە داتا هۆکارەکەی چی بۆ ئەم داتایانم کۆ کردوێتەوە بۆی واقع و پەرلەمانتاران و لیژنەکان لەوە تێبگەن کە سەحی سلێمانی و پارێزگای سلێمانی کراوەیە بە ڕووی نەخۆشی هەموو عێراقا لە وەسەتەوە بۆ جنوب لە بەسڕەوە بۆ زاخۆ لە ناو هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان و مەفروزە کە دامێکی زیادە بکرێ ئەوە بوو کە لەسەر پێشنیاری ئێمە و لەسەر داوای ئێمە 150 میلیارد و کاتە تەرخان کرا بۆ نەخۆشخانە شێرپەنجەیەکان تەمەنەمە بابەتێک بوونەوانی کە گرفتمان هەبوو لەسەری بۆ لەبەروی زۆر جار کە هەر بابەتێک دەستمانەیە کە گەشتە ئەنجام لانێک سیاسی ترخۆیە کرد بە خاوەنی جامە بوو بە نوکتەیەک یا با بڵێن سوعبەتێک لەگەڵ برادری کە وتی ئەم بابەتە بڵاو ئەەکەمەوە بە ناوی تۆ کە تۆ ئەم دەستکەوتت هەبووە وتم هەر بەعام بڵاوی وتی ئەخرنا هیچ لایەنێکی کە وتم نەخێر هیچ کەسێکی کە هیچ فراکسیۆنێکی کە هیچ شخصێکی کە نووسراوی نەکردووە تەنها منەوە هامشی لیژنە معنیەکەی لەسەرە کە ئەوە دکتۆر لەسەر ئەم بابەتە دەڵێن زۆر مزادی سیاسی دەکرێت ینی بەنمونە گرفتێک کێشەیەک دروستە بێت کەمی دەرمان لە نەخۆشخانەکان یان جیهازێک پەکی ئەکەوە یا چوزانم کێشەیەک هەیە هەر یەکێک لەلایەنە سیاسیەکان دەڵێت بە هەوڵی فراکسیۆنی لایەنەکەی چارەسەر کرد ئەمە تاکەی لە مزادی سیاسی بمێنێتەوە لە مۆزوعی نوتی سپی بۆن منە بگەڕێمەوە سەر چکە ئەم بابەتی کە باسم کردەوەی 150 میلیارد بۆ نەخۆشخانە شێرپەنجەیەکان بە شێوەیەکی گشتی تاکە شخص بووم کە نووسراوە هامشی نووسراوەکە هەبوو و دواتر کە سایتەکان بڵیان کردەوە جا بۆ یاڵم بوو بە مناقەشە لەگەڵ برادرێکە کە خۆی مستەقل لە سەر بەخۆی یەکێک لە با بڵێن سایتەکانی شەکە وتم هیچ تاکیدی لەوە کردەوە وتی هیچ کەسێکی کە نەیتوانێت قسە لە سەرم بابەتە بکات چکە بابەتەکە تێپەڕی بوو ینی مەجالێوەش نەبوو وەکو بابەتەکانی کە بۆ منە ڕسمێک دابەزێنێت و بڵێ ئەوە ئەگاچکە مۆزوعێوەشمان هەبوو یەکێک لەو معاناتانەی کە هەمان بوو هەوڵەکانمان ئەیە بەڵام ئێمە نەمانویست دەسەکە کەشف بێ بۆ لەبەروی ئیشەکە بگاتە ئەنجام یعنی ئەگەر بابەتێک بۆ منە کە بۆ نەوتی سپی هەوڵمان نا لە یەکەم ڕۆژی ئەلانی ئەومان نەکرد 4-5 مانگ ئیشمان لەسەر کرد چونکە هەر بابەتێک کە هەوڵی تیایی چەندین لایەنی سیاسی تری عراقیەتەوە ڕێکە بێتەوە دژی ئەوەستێتەوە بۆ ئەم بابەتانە ئەبێ بە هێواشی و بە هادیئی و بە بێدەنگی کاری لەسەر بکەی تا ئاگاتە ئەنجام و کە گەشتە ئەنجامی ئەلانی بکەیت جامە بەستەکەم چی بوو بۆی ئیزافە لەسەرەوە بکەم لە مۆزوعی نەوتی سپیا لە مانگی 4ەوە کارمان لەسەر کرد تا مانگی دە لە مانگی دەیە وتمانەوە ئەم مانگە لە بەرواری لە دەی دەیە نەوتی سپێگاتە هەرێمی کوردستان لەو دەخای ڕاستەخۆلانێکی سیاسی کە ڕۆژتە سەردانێکی ئەو کادە کازمی بوو یەک کۆبوونەوەیان کردووە لە کۆبنەوەکە داوامان کردووە هەر ئەم ڕۆژ جێبەجێکەوتم باشە ئەگەر
هەر ینی کورت ساعات مختصر شتەکان جێبەجێ هەر ئەگەر بەرمیلێ نەوتیش بێ بەو خێراییە جێبەجێ ناکرێت نەک ئەوەی کە چ جای ئەو هەموو ڕێژە زۆرە لەبەرەوە ئەمە هەبوو بەڵام هاوڵاتیان سپاس بخوا زۆر لە وشارترن و لە واقعەکە تێگەشتون و بەشێکی زۆریشیان کە هێرشیان کردە سەر لایەنە سیاسیە کە چیتر واز لە مساعد سیاسیانە بێنێت. دکتۆر چالاک شەڕەکە قورسە بەڵێ بەڕاستی خۆتان بۆ ئامادە کردووە بەڵێ ینی ئەمە دەزانین من لایەنە سیاسیەکان هەیە ئەمە گرفتەکە ئەوەیە خۆشمان بە یەک ڕێزی ناچینە بەغداد نەخێر لەبەرەوە ئەوەی کە دکتۆر بڕیار باسی ئەکا بۆ هەر بابەتێک کە تۆ بتێ خزمەتی خەڵکی پێ بکەی ڕوبەڕووی یەک دنیا ئاستەنگ و ئەوە دەبیتەوە ڕاستی دەبێت شەڕ بەڵێوە خۆتان بۆ ئامادە کردو دکتۆر بڵێ وڵا لە ڕاستیە خۆ ئامادەکردن چۆنە یعنی ئێمە داوا مەبەستمانەوە نییە بە بۆکس و مەبەستمانەوەی بە ئیشکردن ئەوەی خەڵک گەزانێ یعنی تا نوێنەرانی یەکێتی لە پەرلەمان لە ئەنجومەن نوێنەرانی عراق زۆرتر بێ ئەو کاتە یەکێتی هێزی زیاتریە بێ و زۆر باشترە توانێت کێشەکان چارەسەرکا بۆ پەیوەندیانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەیەی پەیوەندی مێژووی هەیە لەگەڵ هەموو حیزبەکانی عێراق و مامجەلال کە ئەو پەیوەندیانەی ئەگەڕێتەوە یعنی بۆ مێژووی هەیە لە پەیوەندی لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکان ئەگەر هاوڵاتیان بیانەوێ یعنی کێشەکانی هەرێم بەغداد چارەسەر بکرێ بەڕاستیە بێ زۆرترین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بچنە پەرلەمانی بەغداد بۆ ئەنجومەن نوێنەرانی عێراق یعنی ئەو کاتە لەو بڕوایم تەنها یەکێتیە توانێت ئەو کێشانەی کە لەگەڵ بەغداد هەیە ئەو کێشانەی لە دەستورە لە جێبەجێ نەکراوە کۆمەڵی کێشەی زۆر هەیە خۆتانزان کێشەی مادەی سەڵچلەکە تاساییشی لەسەر نەکراوە تا نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد زۆرتر بێ تا نوێنەرەکانمان زیاتر بێ یەکێتی نیشتیمانی کوردستان باشترە توانێت کێشەکانی خەڵک چارەسەر بکە چکە خەڵک لەم دوایە بۆیان دەرکەوت کە ئەوە سەرۆکی یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەردەوام خۆیان بە شخصی سەردانی بەغدادیان کردو بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و زۆر کێشەی ترکە لەگەڵ بەغداد ڕوویداوە. دکتۆر با تۆزە باس لە دەرمان بکەین چکە بەڕاستی کە تۆ نەخۆش دەکەوی پێویست بەوەی چارەسەر وەربووی بەشێکی چارەسەرەکان ئەو دەرمانانەیە کە بەڕاستی قسە زۆر لەسەر دەرمان دەکرێت هەم لە ڕووی کوالەتیەکەیەوە هەم لە دەرمانێک لە نەخۆشخانەکاندا نامێنێ خۆشتان بە درێژایی ساڵانێکی خزمەت کە لە نەخۆشخانەکان کارتان کردو ڕەنگە درکتان بەم گرفتە کردبێ بەڕاستی لەسەر دەرمان ئێمە کێشە و گرفتەکانمان چیە دواترە چینە لای دکتۆر بڕیار بزانین ئەوان چیان کردو لەسەر ئەو گرفتە کێشەی دەرمان بەڕاستی منەتوانم بڵم کێشەیەکی گەورەیە کە تا ئێستا چارەسەر نەکراوە هۆکاری ئەوەش کە چارەسەر نەکراوە لە تا ئێستا لە ناو کوردستان و لە عێراقیش دەتوانم بڵێم کۆمپانیا هەر کەسێک کە هەستاوە کۆمپانیایەکی دروست کردووە دەرمان لە دەرەوە هێنێ جا زۆر جار دەرمانەکان دەرمانی بێکوالیتیە چونکە بەڕاستی تا ئێستا کوالیتی کۆنتترۆلێکی باشمان نەبووە کە ڕێگری لەوە بکا کە دەرمانی قاچاق یان دەرمانی بەناسایی بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڕای من پێشتر کوالیتی کۆنتترۆل دروست کراوە لە هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەکتیڤ نییە بەو شێوەیە نییە کە بتوانێت هەموو دەرمانێک کۆنتترۆل بکا کە دێت هەرێمی کوردستانەوە چارەسەری ئەم کێشەیە بەڕاستی لە هەموو دنیاە یعنی دەرمان نابێتۆ ئەو دەرمانانەی لە بەکارهێنی بۆ نمونە پاراستۆل 100 نەوعەتە بێ تێگەی هەموو دەرمانێک 50 ئەنواع شەریکە هەبێ ئەمانە حکومت ناتوانێت کۆنتترۆلی بک بە تایبەتی ئەگەر کۆمپانیەکانی هێنانی دەرمان کەرتی تایبەت بێ چارەسەری ئەم کێشەیە بەڕاستی ئەبێت کۆمپانیایەکی نیشتیمانی بۆ دابینکردنی دەرمان حکومەتی هەرێم خۆی ئەم کۆمپانیای دروست بکە حکومەتی هەرێم خۆی سەرپەرشتی بکە خۆی دەرمان بێنێ ئەو دەرمانانەی کە پێویستە بۆ چارەسەری نەخۆشیەکان خۆی دەرمان بێنێ پێویست ناکاتەوە وەکو باسم کرد دەرمانێکمان هەیە دەرمانێکی زەختە 100 نەوعی هەبێت ئەبێ کێشەی دەرمان لە ئەساسا چارەسەر نەخێر کێشەکە وەکو وتم ئەبێ کۆمپانیایەکی نیشتیمانی دروست بکرێ بۆ دابینکردنی دەرمان یان حکومەتی هەرێم کۆمەڵێک ئێستا هەندێک شەریکاتی دەرمان دروست کراوەکو لە سلێمانی پایۆنیر هەیە ئاوامێدیکا هەیە شەریکەی ناوخۆیی بتوانێت هەموو دەرمانەکانی ناو هەرێمی کوردستان دابین بکە ئەو کاتە ئێمە کێشەی ئەومان نابێ لە بازارە چی هەیە چونکە من بە سەراحەت پێ بڵێم وەکو ئەزمموی خۆم کە مدیر بووم لە نەخۆشخانە چەند ساڵێک ئێمە زۆر جار لە نەخۆشخانە حکوومیەکان
دەرمانێکی بەنجمان پێویست بووە بۆ نەشتەرگەری نەمانتوانیوە بیکڕیت لە بازارە لەبەرەوەی ئەم دەرمانە کوالیتی نییە فەحسی نییە بەڵام لە نەخۆشخانە ئەهلەکان ئێستاش وایە ئێستا کە باسیەکەین یعنی تۆ ئەو دەرمانەی کە فەحسی نییە و وەرەقەی نییە و ئینی کوالیتی کۆنتترۆلی نییە لە نەخۆشخانە ئەهلەکان نەخۆشی پێبەنجەکرێ عیلاجی پێکرێ و هیچ قسەش ناکرێت پارێکی زۆری شەیت و کوالیتیش نییە بڵێ ینی تۆ من لە نەخۆشخانەی حکومی ناتوانمەوە دەرمانە بکڕم نەشتەرگەرێکی پێ بکەم باش نییە لەبەرەوەی کوالیتی قاچاقە بەڵام لە نەخۆشخانە ئەهلەکان بەکارێت و هیچ کێشیان نیە وەزارەتی تەندروستیش کێشەی نییە تۆ هاوڵاتیە هاوڵاتیە ینی ئەو هاوڵاتیە لە نەخۆشخانەی حکومی علاجی بۆکرێ هەرمان هاوڵاتیە لە ئەهلی بۆ یەکرێ بۆ دەرمانی قاچاق لە ئەهلی بەکار بێت لە حکومی نەبێت لەبەرەوە کێشەی دەرمان بەو شێوەیە چارەسەرەکرێەوە ئەگەر ئەو پلانە نەبێت بۆ کێشەی دەرمان چارەسەرکردنی زەحمە دەبێت تۆ خۆت وەکو ئەوی کە کاندیدی بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەگەر ئیشەڵڵا دەربچیت و ببی بە پەرلەمانتار و نوێنەری ئێمە لە بەغداد پلانت چییە بۆ ئەم بابەتەی کە باست کرد بە تایبەت لەسەر دەرمان و ڕێگریکردن لە دەرمانی نایاسایی و زیادکردنی کارگەکانی ناوخۆی خۆمان و ئەوەی کە لە مشکی تۆیە هەیە گەر دکتۆر چالاک بچێتە بەغداد لەسەر ئەم بابەتە چیەکە؟ لە ڕاستیە ئەوەی ئێمە بێ ئیشی لەسەر بکەین وە پێی پسپۆری خۆمان کاچینە پەڕ ئەنجومەن نوێنەرانی عێراق سیستەمی تەندروستی لە عێراق و لە هەرێمی کوردستان سیستەمێکی زۆر کۆن و فەوزایە ئەبێ ئەم سیستەمە چارەسەر بکرێت چکە ئەم سیستەمە تەندروستی کە لێرە و لە هەموو عێراقا پەیڕەوەکرێ سیستەمێکی زۆر تێکەڵە خۆتان نەزانن کەرتی تایبەت و کەرتی گشتی تێکەڵە هەمان پزیشک و کارمەندانی کە لە کەرتی حکومی کارەکەن ئێستا بەوەی نەبوونی قەیرانی موچۆ لە ئەهلەکانن داوامی نەخۆشخانە حکومیەکان ناکەن لەبەرەوە ئەبێ کۆی سیستەمی تەندروستی لە عێراق بگۆڕێت یعنی سیستەمی تەندروستی پێداچوونەوەی تیا بکرێت چکە کاتی ئەوە هاتووە بەڕاستی لە هەرێمی کوردستانیش وەزارەت لە دوای وەزارەت ئەم کارە دواخەن لەبەرەوەشە تەندروستی وردە وردە بەرەو خراپبوو نەڕوە یەکەم پلان ئەوەیە کە تۆ ئەبێ سیستەمی تەندروستی بگۆڕێت کەرتی تایبەت و کەرتی گشتی جا بکرێتەوە دووەم زمانی سەحی کە پێڵەن بیمەی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیان دابین بکرێت بەداخەوە ئێستا لە حکوومەتی بەغداد ئێمە ئاگادارین ئەوەی من ئاگادارم وەزارەتی تەندروستی عێراق دەستی کردووە بە سنووقێکی زەمان سەحی دروست کردووە کە هاوڵاتی تۆ کە هاوڵاتیە کە نەخۆش نییە بە پێی موچەکەی خۆی بڕەپارەیەک ئەدات کە نەخۆش کەوت بە پێی ئەو زەمان سەحی کە بۆی کراوە ئەچێتە نەخۆشخانە و چارەسەرێکی بۆ وڵاتانیش ئێمە بیمەی تەندروستی ئێمە زۆر دوور نەڕۆی لە وڵاتی ئێران لە تورکیا ئەو بیمەی تەندروستیە دەفتەری بیمەی تەندروستیان هەیە هاوڵاتی کە هاچێتە نەخۆشخانە هەموو چارەسەرێکی بۆکرێ پێی ناوترێ ئەم دەرمانە نییە و لە دەرەوە بیکڕە و تەندروستی ئێمە ئەبێ پلانی ئێمە ئەوە بێ یەکەم سیستەمی تەندروستی بگۆڕێ بەڕاستی باشە دووەم بیمەی تەندروستی دەست پێ بکرێ بەڕاستی لە هەرێمی کوردستانی دەستخۆش بۆ تا ئێستا نەکراوە بە تایبەت ئەگەر باسی دەرمان بکەین ئێمە دەزانین من ئەوەندی زانیاریم هەبێت تا مانگی ئەم ساڵیش ژمارەیەکی زۆر کارگەی ناوخۆیمان هەیە بە دروستکردنی دەرمان و بە ڕێژەیەکی باش عێراق دەتوانێت بەرهەمی ناوخۆی وڵاتەکەی خۆی بەدەست بهێنێ و ئەوەندەشی دەزانم کە ژمارەیەکی زۆر گرێبەستی تازە هەیە لەو مەجالەدا کە ئەمانە هەمووی ئەگەر کۆیکەیتەوە ئەم بابەتانە دەتوانن ئیشێکی باش لەسەر دەرمان بکەن لە عێراق بە شێوەیەکی گشتی دوجار بەپێی دەستور هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئەم گرفتی دەرمانە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوین بۆ من لە تورکیاوە دەرمانێکم بۆ بێت کە خۆی بەکاری نایانێ بە قسەی دکتۆر چالاک بۆ لە وڵاتانی ترەوە بۆ خۆم کارگەیەکم نەبێ دەرمانێکی باش بە کوالەتێکی باشم بۆ بەرهەم بێنێ بە پارەیەکی کەم پێشی چاکمەوە بۆ لەکردو دکتۆر نظريا دائما بابتانە کە سەیریەکەی خطوە بە خطوە چارەسەرین بابتانە زۆر ئاسانە عملیاً ئێتە سەر و واقعی کەتیاین ئەو واقعی کە وەزارەتی سەحا یاخود وزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق کە هەموو ئەمانە پڕە لە خەلەل ئێستا خەلەلەکان باسەکەم ئەگەر دەرفەت بێت یەکەمیان من باسی خەلەل و کەم و کوڕەکانی وزارەتی تەندروستی هەرێمی کوردستانم کرد لەوەی کە تەنسیقی و ڕێگریەکانی لەسەر سلێمانی ئیضافەتەن بۆ ئەوە تعاملی لەگەڵ شەریکاتەکانی کە هاوردەی دەرمانەکەن لەگەڵ مەسنەعان ناوخۆیەکان لەگەڵ مەسنەعەکانی خارجی هەرێمی کوردستان و کە لە وەسەط و جنوب باوجودیان هەیە ئەزانی ئیضافەتەن
بۆ ئەوەی کە ئەم هەموو کەم و کوڕی و گەندەڵەیە هەیە لە هەرێمی کوردستانە دەست براوە بۆ بابەتێکی زۆر خەتەر کە بابەتی تەندروستی هاوڵاتیانە. ئەگەر دیقەت بی ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانە حکومیەکان بەرەو لاوازی و بەرەو کەمی دەرمانە ڕۆن و ئیهتیمامێریێت بە نەخۆشخانە تایبەتەکان. ئەمە بەبێ بەرنامە نییە. بابەتی ستیکەر لە دەرمانەڵەن هەر دەرمانێکم وەکو خطوەیەکی باشنرا بە حساب کە ستیکەری پێوە بێ. زانی سعری ستیکەر لە ماوەی ساڵانی ڕابردوو شەریکیەکی تازای حزبی وەری گرتووە دەقات سعرەکەی زیادی کردووە کە ئەم دەقات سعرە زیادی کردووە خۆ لەسەر شەریکە نییە، لەسەر هاوڵین لەسەر وەزارەت و وانەش نییە، لەسەر حکومەت نیە، لەسەر هاوڵاتیان سعرەکەی زیاد کرا. پارەی وەرەقە بچووکەشەی پارەی ئەو ستیکەرە بەڵێ دەقات زیادی کردووە. مەصنەعە مەحەلیەکان، کارگە ناوخۆیەکان، کارگەی ناوخۆییە لەژێر چاودێریایە دووبارە داوای ستیکەرەکەنەوە. مەصنەعەکانی عێراق لەژێر کۆنتترۆڵی سەحی عراقیایە کە ئێمە هەموو ئەو دەرمانانەی کەیەن کە لە سەحی سلێمانی و سەحی هەولێر و سەحی دووهۆک و خەڵەبجەشا بەکارێت لە کیمادیاوەیە کە شەریکی عامی تەسویقی ئەدوێیە شەریکەی گشتیە کە سەر بە وەزارەت و بۆ کڕینی دەرمان. ئەو دەرمانانە لێەوە وەرەگرین ڕاستەخۆ بەکارێنی. بەڵام ئەگەر هی مەصنەعێکی عراقی بێت یا مەصنەعێکی مەحەلی بێت ڕاستەخۆ بێت بڕاتەوە بۆ ستیکەر بۆ لەبەرێم ستیکەرە پاریتیایە و پارەکەش بۆ کۆمپانیایە و کۆمپانیەکە شخصێکەوە شخصەکەش هەموو زانێ بە شخصێکی ئاسایی ناکرێت. لەبەرەوە کوالتی کۆنتترۆل ئێستا کوالتی کۆنتترۆلی حکومەتی هەرێم نییە، کوالتی کۆنتترۆلی شخصێکە یا حزبێکی دیاری کراوە. ئەمە یەک. دوو، وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ئێمە هەموو خەلل و کەم و کوڕەکانە بینین و تەکیدمان کردوێتەوە لەسەر ئەو بابەتانە لە مەوزوعی کەمی دەرمانەوە، لە مەوزوعی ئەو تەعاملی کە ناپێویستە، لە مەوزوعی تەعیناتەوە. خێرە لە سلێمانیە ئەبینی ئەو هەموو گەنجە لە خریجی طبیە و لە ئەسنان و لە سەیدەلو لە هەموو ئەو مەجالە پەرستاری دانامەزرێ، بەڵام لە پڕ قایمەیەکی سەدداوی لە جامعەیەکی ئەهلی لە دووهۆکەوەیە دائەمەزرێ. واتە ئەم بابەتانە بابەتێک نییە یا با بڵێن بە تەنیا بین تەعاملی لەگەڵا بکەین ئەگەر وا بکەین چارەسەرە بێت. نەخێت بەشێکە لە مشکلە گەورەکە کە حکومەتی هەرێم و تەعاملی حکومەتی هەرێمە لە فەرق و جیاوازەکەی و نەبوونی تەنسیقە لەگەڵ بەغایە. باش دکتۆر ئەنی هەنگاوی دواتر ئەبێتی بێ خۆ ناکرێت ئێمە هەر لەو کێشە چەق بەستوانە بمێن لە ماوەی ڕابردووە لەسەر بابەتی قسەم کرد لەسەر من کە ئەمە بۆ جنا باسەکەم ئەو کۆبنەوەم کە لەگەڵ حەسەن تەمین کە وەزیری سەحی عراقی پێشووتر بوو ئەم بابەتەم ڕاگەیان وەزارەتی سەحی هەرێمی وەزارەتی تەندروستی هەرێم جوابیانەوە بەو شێوە نیە ئەمە دواتر لەسەر چەند بابەتی کە قسەم کرد هەرینیان نەکرد خۆیان نیا بدەستەوە بەم شێوە نیە و هاوڵاتیانی خۆشەویست و بەم شێوە ینی کەوتنە وەڵامدانەوەیکی نەرم ینی زۆر هینیش نەبوو چکە نانویست حەزیان ناکرد لەسەر بابەتەکە بڕۆن ئەخیر جا لە مەوزوعی مختبەرەکانە کۆنگری ڕۆژنامەوانی بکرد و لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیە وتم داوای دیبیت لە وەزیری تەندروستیەکەم بۆی ئەسەلمێنم کەمە عەقدەی کردوێتی عەقدێکی نادەت پەروەرانە و دیش بە بەرژەوەندی هاوڵاتیانە نەهاتە پێشەوە ئەوەی کە ئێمە قسەمان لەسەر کردووە بۆ نمونە مەوزوعی مختبەرەکان هەموو سعرەکان دەقات زیای کردووە دراوە بە یەک شەریکە لە چیا لە تەندەرانە خێر لە تەندەرانە هەر ڕاستەوخۆ دراوە بۆ شەریکە تەعامل کات هەموو کەیسی مختبەرات بگرێتە دەست ڕۆژ بە ڕۆژ لە مەوزوعی ئضافتەن بۆ ئەو خەلل و کەم و کوڕیانەی کە لە حکومڕانی لە سایی ئەو سەرۆکوەزیرانە ڕابردووانەوە کە هەبووە بۆ مەلەفی نەوت کە بەدەست بە دیاریکراوی بەدەست پارتی دیموکراتەوە بووە دوای مەلەفی نەوت لە ماوەی ڕابردووە زۆر تەرسیان ناخستە ناو وەزارەتەکانی کە ئێستا دەستیان خستۆتە ناو هەموو وەزارەتەکان و یانوێ لە هەموو وەزارەت و لە هەر شوێنێک شتێ پیاکە و یەکێک لە وەزارەتانە بەداخ وەزارەتی سەحەیە ئەمەی کە دکتۆر چالاک باسێکا زۆر ڕاستە مەفروزە بکرێت بەڵام نەگەوەی نەکراوە پاشەکشەمان کردووە بابەتەکان لە دەستی حکومەتان نەماوە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە باسەکرێ قسەی من نییە بەڵام دەڵێن هەر خۆیان ینی ئەوانەی کە لەوێن و قسە لەسەر خولی پێنجی نوێنەرانی عێراق دەکەن دەڵێن خراپترین خول بووە ینی چۆکە لە بابەتێکە پاشەکشە بکەی لە خولێکە لەسەر کۆمەڵێک سێکتەر هەنگاوی باشت نەنابێ کەواتە بەڕاستی ئەمە خراپ بووە تۆ زانی لە خولی پێنجە تەنها 6 یاسا بە دقیقی 6 یاسا دەرچوێنراوە سەرڕای ڕەنگە تۆ باشتر بزانی خۆت لەوێ بووی چەندەها پرۆژە پێنج بڵێ لە خولی پێنجە بەڵام چەندەها پرۆژە یاسای گرنگ هەیە بە تایبەت بۆ کورد کە ڕەنگە ئەم پرۆژە یاسایانە ئەگەر یاسای باشی بۆ دەرچێ ئەم پرۆژە یاسایانە بڵێ شتی زۆر گرنگی تیا دەبوو بۆ کورد کەواتە ئەم شتانە نەکراوە سێکە با من بۆ جەنابتی باش یەکەم سەرۆکی لیژنەی سەحی لە عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست پارتیەوە بووە ئەمە یەک دوو لەم خولایە وەکو فراکسیۆنی یەکێتی زۆرترین کارمان کردووە و زۆرترین نەتیجەشمان هەبووە
لە بە پارێزگابوونی هەڵەبجەوە لە گەڕانەوەی ماڵ و مڵک قانونی گەڕانی ماڵ و مڵک بۆ خاوەنەکانیان لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە قانونی موازنەیە قانونی موازنە هەرگەشتەوەی کە برادرانی بەشێک لەو برادرانی پارتی قانونەکەیان تین کردو ئەیان دڕان و نابێ ئەمە قبول ناکرێت لە مۆزوعی قانونی انتخابیە کە عەدالەتێکمان گەڕانەوە بۆ هەندێک بابەت هەیە کە پەیوەندیدارە بە ناوچە جێناکۆکەکانەوە کۆمەڵێک ئضافەتەن من لەبەروی بەرنامەکە لەسەرەوە نەبوو یاساکانم ئامادە نەکردووە کە ئێمە چیمان کردووە بەڵام کۆمەڵێک لە یەکێتی دەستکەوتی باشی هەبووە یەکێتی نەک دەستکەوتی باشی بوو یەکێتی سەرەکیترین ڕۆڵی هەبووە لە بەغدا لەناو هەموو حیزب سیاسی کوردیەکانە بە معارەزەوە بە پارتیەوە کە زۆری کورسێکی زیاتری هەبووە و ئەو دەستکەوتانش زۆر بەڕوونی دیارە تەقیمەکانی پەرلەمانتاری کێتەکان سەرێکی بە پێ هەڵسەنگانەکان دایمی کێتەکان لە سەری سەرەوەن وەلایەنە سیاسەکانی کە سەرێکی لە خوارەوە کار و چالاکیان نەبووە دەوریان نەبووە وە لە ناو بۆ عەدەدەوە هەموو گرفتەکان یان چارەسەرمان کردویان ڕۆڵی سەرەکیمان هەبووە لە چارەسەرکردنیە و بەشێکی زۆری و بابەتانی کە باسێکرێ لە هاوڵاتیان ئەگەر بگەڕێنەوە سەر مادام باسەکە ئەنجومەنی نوێنرانی عێراق باسی موچەش بێگومانە بێ یەکێک لە سەرەکیترین بابەتەکانە هەموو ئەو بابەتانی کە دەستی دراوەتێ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە بابەتی بەڵام بەردەوام ئاستەنگیشتان بۆ دروستکراوە ئاستەنگیەکان لەگەڵ ئەوەش تا هەوڵتانەوە بۆ نمونەیەکێک لەو بابەتانە فەقەرەی پاشەکەوت بوو کە هەوڵماندا بگەڕێتەوە لەبەرەوەی ئێمە داکوکیەکمان کرد بەڵام داکوکیەکی زۆر سەرسەختانە من خۆم تا پێما بە مقابلێکی کورچاتیش بوو 5 و 6 بەیانی بوو کە قسەمان لەسەرەوە کرد کە من بەداخەوە ینی زۆر نیگەران بوون لە مووقفی سیاسی کوردی بە پارتی بەلایەنە سیاسەکانی تریشەوە بۆ نمونەیەک نمونەیەکی هەر بۆ جەناب باسکە فەقەرەی پارێزگای ناڕازی ئەزانین لە فەقەرەی پارێزگای ناڕازیە باسی چیمان کرد وتمان بە محافظەی سلێمانی تەعاملێکی یەکسانی بکرێت لەگەڵ محافظەکانی کە ئەگەر ئەم تەعاملە یەکسان نەبووە تا یەکسان لە ڕێی بەپی پێویستی و ڕێژەی دانیشتووە ئەگەر زانیمان غەدرەکرێت غەدر لە سلێمانی ئەکرێت با تەمویل ڕاستەوخۆ لە بەغداوە بۆ سلێمانی بێت ئەم فەقەرە تا ئێستا ژناو یاسای موازنەیەمەوە بۆتە ئەساسی قەراری محکمەی ئیتیحادی کەوتی هەردوو حکومەت بەرپرسن لە پێدانی موچە ئەزانین چ لایەنێکی سیاسی لەگەڵ ئەمەیە بوو تەنهایەکێتی واتە کە مووقفەکە ئەگاتە سەر ئەوەی کە فعلا مووقفی یەکلاکەرەوەیە ڕووی ڕاستی هەمووی دەرکەوتووە باشە ئێمە وتمانە هەرێمی کوردستان بۆ هەمووی گرنگە بەڵام هاوڵاتیەکەی گرنگ نییە هاوڵاتیەکەی نابێ ئەفزەڵیەتی هەبێ دەستخۆش دکتۆر بینەوە ناو فایلەکەی خۆمان زۆر باسی دەرمانمان کرد بۆ هەموو پێداویستیە پزیشکەکانی تریش ئێمە هەمان گرفتمان هەیە ئەو ناداتپەروەریەی کە باسەکرێ بۆ پێداویستی پزیشکیەکانیش بۆ ئەو ئەجهیزانەی کە پێویستە لە نەخۆشخانەکاندا هەبێ هەمان گرفتمان هەیە بەڵێ هەمان گرفت هەیە وەکو باسم کرد پێشتر کە میزانێ لە بەغدادەوە هات ئامێری پزیشکی ژات بۆ نەخۆشخانەکان بەڵام ئەوە بوو کە وەزارەتی تەندروستی هەرێم خۆی داوای کردبوو کە ئێمە پارەکەمان بۆ بنێرن خۆمانەی کڕین بەڵام بەداخەوە خۆشیان یعنی ئەوەی ئێمە باسیەکەەوەی ئێمە خۆمان بینیومانە ینی ئامێری پزیشکی کە لە ئێمارا سیتیسکانە زۆر ئامێری ترە کە ساڵانە پێویستی بە سیانە هەیە ئەم سیانەیە بێ ساڵانە پارەی بۆ تەرخان بکرێ و هەر کاتێک ئامێرەکە لە کارکەوت چاک بکرێتەوە بەڵام ئەوی بینیمان ئامێرە پزیشک لە نەخۆشخانەی هیوە ئامێری سیتیسکان و ئەمارای لە نەخۆشخانەی هیوا لە کارکەوت بوو پارە نەبوو بۆ ئەوەی ئامێرەکەی پێچاکرێتەوە مەجبور لەلایەن سەرمایەدارێکەوە کە چاکرایەوە یعنی ئەمانە ئەبێ وەزارەتی تەندروستی بەڕاستی ئەبێ پلانی هەبێ ینی تۆ ئەم ساڵ کە میزانە دانەی بۆ شاری سلێمانی بۆ فەرمانگە تەندروستیەکانە بێ بە یەکسانی میزانەکە دیاری بکرێت نەک لە دەرمان و پێداویستی زۆر جار لە تاعیناتی شاسا لە دوهۆک خەڵک تاعین کراوە کارمەندی پزیشکی بەبێ ئەوەی بە کتابی سەڕی و نهێنی بەبێ ئەوەی یەک کارمەند لە ناوچەی سلێمانی تعین بکرێ یعنی بەڕاستی من پێ دەڵێم وەزارەتی تەندروستی ئەم جارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەورێکی زۆر خراپیە بووە وای کردووە شاری سلێمانی کەرتی تەندروستی شاری سلێمانی بە پلان بێ بە هەر شێوەیەک بێ وای کردووە کە لە شاری سلێمانی ئێمە پێشتر خۆمان بینیمان چەند نەخۆشخانەی ئەهلی زۆر کەم بوو بەڵام قەیرانەکان وای کرد بێموچەی و کەمی دەرمان و نەبوونی ئامێری پێداویستی پزیشکی وای کرد کە وردە نەخۆشخانەی ئەهلی تر بکرێتەوە وای لێ هاتەوە وردە نەخۆشخانە حکوومیەکان بەرەو داڕمانە ڕوا بەڕاستی لەبەرەوە وەزارەتی تەندروستی ئەبێ هەموو ساڵێک پلانی خۆی هەبێ
کە تۆ فەرمانگەی تەندروستی سلێمانی چی پێویستە نەک لە ڕووی دەرمان و پێداویستی پزیشکیەوە من باسم کرد کۆمەڵێک بینا هەیە لە شاری سلێمانی کە بینای نەخۆشخانەیە کۆمەڵێکی زۆریان هەیکەلەکەی تەواو بۆ چەند ساڵە نەتوانراوە تەواو بکرێ نەخۆشخانەی هیوا داوای بینایەکەکەن بۆ نەخۆشخانەکان کە شوێنیشی بۆ تەرخان کراوە بەڵام وەزارەتی تەندروستی تا ئێستاوە حکوومەتی هەرێب لە ئەنجومەنی وەزیران هاوکاری نەکراون بۆی دەست بکرێ بە دروستکردنی نەخۆشخانەکە لە کۆتایی یا تۆ بتەوێت خزمەتێکی باشتر بکەیت ئەبێ نەخۆشخانەی زیاترت هەبێ خۆ دەزانی لە شاری سلێمانی ئێمە دوو فریاکەوتن هەبوو کە فریاکەوتنی شار بوو لەگەڵ فریاکەوتنی نەخۆشخانەی شۆڕشە بوو ئەن لە شارێکی وەکو سلێمانی پێویستت بەوەیە فریاکەوتنێکە بێ فریاکەوت لە تاسوجە فریاکەوتنێکە بێ لە عربەت فریاکەوتنێکە بێ یعنی بۆ ئەوەی تۆ بتوانی خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەیت لە ڕووی دەرمان و پێداویستیشەوە یعنی ناکرێ ئەو ماوەی پێشوو ئێمە وەکو دکتۆر بڕیار باسی کرد حکوومەتی هەرێم بەبێ ئەوەی تەندەریم بکە بەبێ ئەوەی هیچ بکە هەرچی پێداویستی تاقیگەیە داوێتی بە کۆمپانیایەک کۆمپانیاکە دابینی بکە کە کۆمپانیایەکی حیزبیە و فەحسەکانیش تێچووی فەحسەکان دەقات و زیاتر بووە ئێمە کە ناڕزاییمان دەربڕی ئەو کاتە وەکو ئێمە من وەکو سندیکای پزیشکان قسەمان کرد کە ناڕازاییمان دەربڕی ئەوان وایان بۆ خەڵک ڕوون کردەوە وەزیری تەندروستی کە نەخێر ئەمە لەسەر هاوڵاتی نییە و بەعکسەوە دەرمانەکان هەمووی دابی نەکرێت دەرمان دابی نەکرێ فەحس دابی نەکرێ بەڵام تۆ فەحسێکی بڵێن فەحسێکی خوێن کە نەخۆشەیکە فەحسی خوێنی ئاسایی کە پێشتر 5,000 کەوت بێت کە دراوە بەم کۆمپانیا لەسەر هاوڵاتی ئەبێ بە 15,000 خۆ ئەو پارەیە کە ئەدرێ حکوومەتی هەرێمەیدا بە هەمان فەحز ئەوە نییە هاوڵاتێکە پارە بە بەڵام ئەم پارێزیایە بۆ بدەیت بە فەحسێک کە پێشتر بە کەمتر دابینت کردووە تۆ ئەتوانی بەو پارەی کە زیاترەیە خزمەتگوزاری زیاتر بکەیت تۆ نابێ ئەمە بە هەدەردانی سامانی وڵاتە هەمیشە دەوترێت کەسی شیاو بۆ شوێنی شیاو بڵێ کێشەکەمانلاک خۆی پسپۆرێکی تەواوی لەو بابەتە پزیشکەکاندا هەیە و من هە لە سەرەتای بەرنامەشە وتم تۆ لەبەرەوەی کە خزمەتێکی باشت هەیە دەتوانی بەڕاستی دەست بخەیتە سەربرینەکە دەزانی کێشە و گرفتەکان لەکوێدایە کەواتە بە کورتی پێم بڵێ چۆن قەناعەت بە من بە بینەرەکانم بە خەڵک دەکەیت کە یەکەم بچن بۆ دەنگدان دووەم دەنگ بە کەسانی شارەزا و لێهاتووی وەک بەڕێستان بدەن بۆ ئەوەی مافەکانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستەبەر بکەن بڵێ من وەکو باسم کرد هاوڵاتیانە بێ بزانن چێ هەڵەبژێرن یعنی دەنگ بە چێدەن و چ لایەنێک دەتوانێ مافەکانیان دابین بکات لە بەغداد بەرگری لە مافە دەستوریەکانیان بکە ئەوەی مێژوو سەلماندوێتی کە بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان بووە نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کە لە بەغداد شەڕیان کردووە لەسەر مافەکانی خەڵکی کوردستان و لایەنی تر بەداخەوە کۆمەڵە لایەنی تر هەیە کە کورسیشیان هێناوە بەڵام بەداخەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداد یەکدەنگ نەبوون هەمیشە خەریکی مزایەدە بوون و زۆر جار هەندێک لایەنی کوردی هەبووە کە هەمیشە ئیشی لەسەرەوە کردووە کە حکوومەتی هەرێم ناشرین بکرێت یعنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان ناشرین بکرێت لە جاتی ئەوەی کە یەکدەنگی و یەکهەڵوێستی دروست بێت لە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ نمونە تۆ کێشەیەکی تەندروستی کە ئێمە باسیەکەین ئێمە کە بڕیارە لە بەغا بۆ بیمەی تەندروستی دەستی پێ کردووە بۆ لە هەرێمی کوردستان ئیجبار نەکرێت کە ئەوانیش دەست بکەن بەم پرۆسەیە ئەمە ئەبێ هەموو حیزبەکان بە یەکدەنگی یەک هەڵوێستیان نەبێت چکە تۆ ناکرێت لەم یعنی لەم سێکتەرانی سێکتەری تەندروستی کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە تۆ دانیشی مزایەدە بکەیت لە بەغا دوو مغەزی پیشانی خەڵک بیت بڵێ ئەوە سەحەی سلێمانی ناچێ ئەم دەرمانانە ئێمە زۆرمان بینی هەندێک لایەن لە بەغداد ئەوە کۆمەڵێ دەرمان هەیە لە سەحەی سلێمانی ناچێ وەریگرێ نەچۆ وەریگرێ کە خەڵک معلوماتی نییە ئەو دەرمانانە لە سەحەی سلێمانی مغەزیە هەندێک دەرمانی ترە
زۆرە لەبەرەوەیە پێویستی بەوە نەبوو وەریگرێ و پێویستی بە دوجار دەرمانی ترە خەڵک باجەکەی ئەیە خەڵک باجەکەیدا لەبەرەوە ئەبێ خەڵک بزانێت دەنگ بەچێدا باشترین کاندید هەڵبژێرن و کاندیدەکان پسپۆڕیان هەبێ بۆی توان لە بەغا ئەو کێشانەی کە هەیە بە تایبەتی کەرتی تەندروستی یعنی کاتی ئەوە نەماوەتەوە ئەوە دوای بخەی ئەبێ کەرتی تەندروستی لە عێراق و لارێمی کوردستان هەنگاوێکی باش بنێ هەنگاو بنێ سیستەمی تەندروستی بە تەواوی بگۆڕێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوم جارێکتر کە بەرنامەم لەگەڵ کردیتەوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بیت دکتۆر بڕیار جارێک دەنگت پێدرا و خەڵک بە شیاوی ئەوەی زانیت کە تۆ بچیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەوێەوە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بکەی بەبێ جیاوازی پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک و کە ئێمەڵی هەرێمی کوردستان واتە نامانەوە جیاوازی بکەین بۆ ئەم جارە و باسیشت لەوە کرد بە درێژایی بەرنامە کە ئێوە کۆمەڵە دەستکەوتی باشتان هەبوو هەم وەکو دکتۆر بڕیار هەم پاڵپشت لەگەڵ حیزبەکەت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم جارە چۆن قەناعەت بە خەڵک دەهێنی کە بچن بەرەو سندوقەکانی دەنگدان کە دەنگەکانی خۆیان نەفەوتێنن و دەنگیش بە بەڕێستان بدەن ئەوەی بۆ ئێمە گرنگە بە تایبەت لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا چکە واقعیان و مێژوو دەری خستووە بە ئێستەشەوە لە سەردەمی جنابی مام جەلال و تاکو ئێستەش ئەوەی گوێ لێگیرێ یەکێتی نیشتیمانیە ڕاستە لەوانەیە وەکو ڕێژە لە بەراوردی بکەین کورسیەکان بە لانی سیاسی کە یان بە کۆی حیزبەکانی کە بۆکو ڕێژە لەوانەیە کەمتر بوو بێ بەڵام وەکو دەستکەوت وەکو جوڵە وەکو ڕێز لێگرتن و گوێگرتنیش یەکێتی نیشتیمانی دەقاتی ئەولانە سیاسیانی کە بووە لە موقیفە سیاسیەکانە سێریکە لە موقیفەکانی ناو مجلسی نواب و پەرلەمانەوە سێریکە لە ئەنجومەنی وەزیرانەوە سێریکە لە ئیتیفاقی سیاسی سێری بکە هەموو ئەوانەشی کە هەنگاوێک ڕاستە تاکوێستە کۆمەڵی گرفتی زۆر ماوە کە گرفتی سەرەکی گرفتی موچەیە کە ئێمە بەردەوام لە هەوڵان چارەسەری بکەین بەڵام هەموو خەتۆیەکە نراوە لەسەر دەست پێشخەری یەکێتی نیشتیمانی نێراوە و پلانی باششتان هەیە بۆ باشترکردنی کەرتی تەندروستی بێگومان ئێمە لەم بابەتانەیان نەوەستاوی و ناژوەستین و بابەتێک نییە کۆتایی پێبێ ئەمە نقطەی کۆتایی مێژوو نییە بەڵکو بابەتێکە کە بەردەوام پێویستی بە پێداچوونەوە بە پێداگری و بە جەختکردنەوەیە وەیە گرنگە بە تایبەت بۆ هەموو هاوڵاتیان لە واقعەت تێبگەن کە یەکێتی نیشتیمانی چارەسەری گرفتەکانی پێکرێت و گرفتەکانیش کە چارەسەری ئەکات بە زمانی بە شێواز و لەسەر بەرنامەی جنابی مام جەلال چارەسەریەکە نەک بە هەڕەشەوە بێگومان چکە بینیمان ینی لە ماوەی ڕابردووە کە ئەو هەڕەشانی کە لە برادرانی پارتیەوە هات نەک دۆخەکەی چارەسەر نەکرد بەڵکو دۆخەکەی چەقبەستوو کرد وای کرد کە تا ڕادەیەکی زۆرێک لەلایەنە سیاسەکان حتا یەکێتی ئامادە نەبوو و سەرۆکی یەکێتی ڕۆشتە بەغدا ئامادەی دانوستانیش نەبوو لەبەرەوە ئەم بابەتانە پێویستی بەلایەنێکی سیاسیە کە واقعیان تعامل لەگەڵ ظروفەکەی بکات لە گرنگی ئەوە تێبگات کە ئەولەویەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هیچ شتێکی ترنا بە هیوای ئەوەم کە جارێکی تر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتبینینەوە دکتۆر بڕیار کاندیدی ژمارە 26 دکتۆر چالاک کاندیدی ژمارە 11 بە هیوای سەرکەوتن بۆ هەردووتان دیارە ئامانج لەم بەرنامەی ئێمەش ئەوەیە کە ئەو فایلانەی لە بەغدادەوە دەیانهێنین بزانین نوێنەرانی ئێمە پێشتر لە ئەخولی پێشتر چیان لەسەر ئەو بابەتە کردووە ڕەنگە جۆرێک نیگەرانی لە لای خەڵکە بێ بەوەی کە ئەی پێشتر چی کراوە لەسەر ئەو بابەتانە ئەی نوێنەرەکانی ئێمە لە بەغداد چیان کردو بۆیە ئێمە بە بەڵگەوە هەر فایلێک دەهێنینە ئەم بەرنمەیەوە یەکێک لەو نوێنەرانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەدەنگی ئێمە چووەتە ئەو جێگەیە لەسەر ئەو بابەتە بە بەڵگەوە قسەمان بۆ دەکا کە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان چ دەستکەوتێکیان لەسەر ئەو بابەتە هەبووە و کاندیدێکی تازەش کە دەیەوێ بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەوێوە لەسەر ئەو بابەتە خزمەت بکە ئەویش پلان و بەرنمەکانی خۆی بۆ بینەرەکانمان دەخاتە ڕوو بەرنامەی ئەمڕۆم پێشکەشکردن تا فایلێکی تر لەگەڵتان دەبین هەر شاد